ئێمە هەمومان ئاوازاوی یەکترین. هەڵبەت من ێستا لای خێزانێکی تەواو سەرنجڕاکێش و جوانم کە هەمیان خزمیەکن دۆستیەکن و ئاوەڵزاواشن هاتوون بۆ ئەوەی کە لە سەیرانگای دوکان چێژ لە سروشتە جوانەکەی ئەم سروشتە وەرگن جاچم بۆ لای خۆیان بزانم و کاری سەدانیکردنیان چیە کاگە سەلانجیان سڵاو لێبێ لە بەڕێستان چاو ئامانجەکەم بەخێر لەسەر چاو. سەری گەورە هەمیانە کۆ کردووەتەوە چیەکنەوە ئێمە هەمومان ئاوازاوی یەکترین. دوو ژمراشم لەگەڵ هاتووە بۆ ئێرە. یەخوا بێ سپاسانەکەم هێوش بەخێر بێ سەر چاوم. کاری سەردانیکردنتان بۆ دوکان بۆ چیە گەڕێتەوە ئامانجتان چی بوو؟ ئێمە خۆمان دەمێکە نهاتووم بۆ دوکان بە کۆی دەنگ بڕیارمانە کە ئەم سەردانیم جارەمان بۆ شارۆچکەی دوکان بێت هەم شوێنێکی سیاحی خۆشە دەمێک شەنە هاتووین. ماشەڵڵا بەبوونەی بەهارەکە دۆزێ دواکەوتووە ئەمڕۆ مەجالێکە بۆ هاتوو ئێمە ڕۆژوا ماشەڵڵا کردی بە هەوری شەڵاگەر ببارێ. سەیرانی خۆتان نەرەکەن بە مەزبوطی. ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. ئەمە چییە بۆ خەڵک بۆی کە سەردانی شوێنە گەشتیارەکانی کرد پاک و خاوێنی پارێزێ سروشتەکە سوودی لێ وەرگێ. وڵا داوا لە هەموو بەڕێزێکەکەم کە ڕۆکاتە دەرەوە هەممان بە ماڵی خۆمانی بزانین هەم بۆ پاراستنی شوێنەکان و بۆ ژینگە بە تایبەتی ژینگە پاشەڕۆی خۆیان بەجێ نێڵن ئەو کەسانەی گازن دەرو دەشتەکان ئاگیان لە ژینگە بێ دارەکان نەبڕنەوە ڕەچاوی هەنێ خاڵ بکەن بۆی کە ژینگەکەمان بە جوانی بمێنێتەوە.